ڕووبوونەوەی زوڵم و زۆرداریە. ئێستاش کۆتا وتارمان ختامی مسکیەکەین لەلایەن چەندان مانا و دەرخستەی گەورە و پڕبەها هەیە بە تایبەت بۆ شاری هەڵ کە کۆمەڵایەتی و کۆلتوریەکان بکەین لە ڕوانگەی کۆمەلگا و بەرامبەر ژنان و یەکشتی گرنگی هاوبەشیان هەیە ئەویش ئەوەیە بۆ یەکێ لە هەرە فکرە جوانەکان چەمکە جوانەکان کە چەمکی لێبردووی و تۆلێرانسە ئەمڕۆ لە ناو هەڵەبجا دەبینین. تۆلێرانس لە نێوان ژن و پیاوی هەڵەبجا لە هەموو هەورامان قەساوەتێک بەرامبەر ژن نییە، واتە ڕەشە کوژی یا بە ناوی شەرەف یا بە ناوی هەندێشت ئەوە فەزڵێکی گەورەیە بۆ شاخە کە هاوەریەکان لێرەژین، کاکەیەکان لێرەژین ممارەسەی تەقسی ئاینی خۆیان، تەقسی دینی خۆیان، کللتوری با بڵین پێکەوە ژیانی خۆیان دەکەن لەگەڵ برایانی مسلمانە بە هیچ کێشەیە. ئەمەدا لەوەکان مێژوویە کە ڕەتی بە ترادیسیۆنی با بڵین لێبوردەیەوە هەیە، ڕەتی بە ئاشتیەوە هەیە، لەم شارە نمونەکەی دەبینین. ئەوەی پەیوەستە بە بەشداری گەنجان و لاوان کە بۆ ئەو کات و ئێستاش بوونی وەها جارنامەیەکی پێویست بوو. ڕێککەوتن لەسەر دەرکردن و ئیمزاکردنی جارنامەی پاراستنی مافەکانی مرۆڤ لەسەر ئاستی دنیا بۆی بتوانن کەرامەتی مرۆڤ و ئازادی و تایبەتمەندێتیەکانی بپارێزن لە هەموو فشار و ئازار و پەلاماردانێکی دەرونی و جەستەیی. ئامانجی یەکەمی ئەم ڕێککەوتن نامەیەوە بوو ڕێگری بکەن لە دووبارەبوونەوەی کارەسات و کوشتار و چەوسانەوەی مرۆڤ لە داهاتووە. بۆ ئەم ڕێککەوتنەوەکو جارنامەیەک ئامانجی وشیاربوونەوەی مرۆڤایەتیە بە ماف و ئازادیەکانی و دروستکردنی پابەندیەکی ئەخلاقی و سیاسی و بیاساییشە بۆ دەوڵەتان و وڵاتان تا ڕەچاوی ناوەڕۆکی ئەو ڕێککەوتنە و بڕگەکانی بکەن لە دەستور و یاساکانیانە. بەڵام بە ئاوردانەوە لە مێژووی 71 ساڵەی دوای ڕاگەیاندنی ئەم جارنامەیە ئەگەر مافەکانی مرۆڤ لە هەندێک وڵاتی پێشکەوت و ڕێزی لێگیرابێت و جێبەجێ کرابێ بەداخەوە لە بەشێکی زۆری ئەم جیهانەی ئێمەیە هێشتا نەکاری پێ نەکراوە بگرە پێچەوانەی بنەماکانی مافەکانی مرۆڤ کاریش کراوە. بەڕێزان، ئەم هەڵەبجەیەی کە ئەم ساڵ لە ئامێزی ئەوە یادی ئەو ڕێککەوتن نامەیەکەینەوە یەکێکە لە نمونە هەرە دیارەکانی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ کە وڵاتانی جیهان زۆر بە خوێندسازیەوە مامەڵەیان لەگەڵ کرد و ژن و مناڵ و پیر و گەنجی بە سروشت و دار و بەردیەوە بوونە قوربانی. کەواتە ئەم ڕاگەیاندراوە نەک ڕێگر نەبوو لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە کوردستانەکەی خۆمانە لە دڕندانەترین ئاستەکانی خۆیە بگرە بەشی ئەوەش ویژدانی مرۆڤایەتی نەجوڵاند کە تاوانەکانی ئەنفال و وێرانکردنی شار و دێهاتەکانی بە دوادانێت. کەواتە سەرباری بایەخی گەورەی ئەم ڕێککەوتن و جارنامەیە بۆ پاراستنی ئازادی و کەرامەت و ژیانی سروشتی مرۆڤەکان هێشتا زۆری ماوە مرۆڤایەتی و بە تایبەت دەوڵەتان و دەسەڵاتداران پند و عیبرەت لە مێژووە وەرگرن. بەڵام سەرەڕای ئەو تراژیدیا گەورەیە هەڵەبجە دوای کیمیابارانکردنی بە چەکی قەدەغەکرا و ئێستا ڕۆژ دوای ڕۆژ دەبوژێتەوە و گەشە دەکا و فراوان دەبێت. تاوانبارانیش لە ناو چوون و ڕسوایی مێژوویان بۆ مایەوە و بەشێک لە ئەنجامدەرانی تاوانەکانیش بە سزای خۆیان گەیشتن. ئامادەبوانی خۆشەویست، مرۆڤ بوونەوەرێکە بە ئازادی لەدایک دەبێ و شایەنی ئەوەشە ئازادانە بژی. ئەوەش مافێکە خوا پێیداوە و هیچ کەس و لایەنێک و دەسەڵاتێک بۆی نییە بە هیچ پاساوێک پێشێلیە و ڕاستێ بکە. بەهای یەکەمی مرۆڤ لە مرۆڤبوونیایە، نەک لە بیر و باوەڕ و ڕەنگ و نەتەوە و ڕەگەزەکەی. مرۆڤیش ئەو بوونەوەرەیە کە مافی ئەوەی هەیە بە ئازادانە و دوور لە هەموو فشارێک بەرجەستەی ئەو مافەی خۆی بکە. لێرەوە جیاوازی لە هەر یەکێک لەو بوارانە نابێ بکرێتە بیانوویەک بۆ لە مرۆڤ خستن و ناچارکردنی کەسێک بەوەی شتێک بکە کە خۆی لە ڕاستیدا بڕوای پێی نییە، یان جیاکاری بکرێ لە نێوان مرۆڤەکان لەسەر بنەمایەک کە ناکۆکە
بە ماف و ئازادی کەسیەکان. بۆیە ئێمە لە پەرلەمانی کوردستان چیمان پێ دەیکەین بۆ ڕەچاوکردنی بنەماکانی جاڕنامەی مافەکانی مرۆڤ لە یاساکانە و دەستەبەرکردنی یەکسانی لە نێوان مرۆڤەکان لە بەردەم یاسا، هەروەها فەراهەمکردنی ژیانێکی شایستە و دادپەروەر بۆ هاوڵاتیان، چونکە ئێمە پێمان وایە باشترکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان و دابینکردنی پێداویستی ڕۆژانیەکانیان و بەرەنگاربوونەوەی گەندەڵی بەشێکی دانەبراوە لە پاراستنی مافەکانی مرۆڤ و بەدیهێنانیان. لەم بوارەشە چاودێری دەسەڵاتی جێبەجێکردنەکەین، هەروەها لەگەڵ ناوەند و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش هەم ئاهەنگە بین بۆ قوڵکردنەوەی ماف و ئازادیەکانی مرۆڤ، ئەوەش لە ئەرکە یەکەمینەکانی ئێمەیە. ئێستاش کۆتا وتارمان